لە مەراسیمێکی تایبەتدا بە بەشداری بربرسان و کەسوکاری قوربانیان و هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە لە مۆنۆمێنتی هەڵەبجە 45مین ساڵیادی بۆردومانی شارەکە بە ناپاڵم و چغی قەدەغەکراو کرایەوە. ئامانج لەو مەراسیمەش زیند و ڕاگررتنی یادی قوربانیان و وەبیرهێنانەوەی کارەساتەکە بوو. یەکێک لەو تاوانانی کە بەرامبەر بە شاری هەڵەبجە کراوە تاوانی بۆردومانی ساڵی 1974 لەلایەن ڕژێمی بەعسی و کاتەوە بە چەکی ناپاڵم دیارە ڕژێم لەو کاتەدا چەکی لەوە بەخت قوتری هەبوایە بە دڵنیایەوە وەکو هەشتا بەرامبەر بەم شارە بەکارهێنا. دەرەنجام زیاد لە 50 هاوڵاتی شەهید دەبن و دەیانی کە بریندارە بن و بەشێکی زۆر لە خانوو باڵەخان و بازاڕی ئەم شارە دەرەنجامی ئەو بۆردومانە وێرانە بێ. ئێمە لێرە جارێکی کە سەری ڕێز و نەوازش دانوێنین وەکو بەشێک لە مێژووی ئەم شارە ساڵانە هەڵەسین بە بەرزڕاگررتنی ئەم یادا بە بەشداری ژمارێکی زۆر هەم لە کەسوکاری شەیدان و میوانانی شاری هەڵەبجە و دەروی هەڵەبجە. ئەم هاوڵاتیە بە ناوی حەمالی کە یەکێکە لە شایەتحاڵانی کارەساتەکە و هاوسەر و دوو منداڵی تێیدا شەید بوون. دەڵێت گلەیمان لەلایەن پەیوەندیدارەکان هەیە و تا ئێستا هیچ قەرەبیەک نەکراونەتەوە و ئاوەڕمان لێ نەدراوەتەوە. لەناو بازاڕە جارە ناوچانەوەی هینە خۆی بشارە تۆ قەلاجێ قەسب کردووە با ئێرەش قەسب نەکا خەڵکتیان نەچێ دوورکەونەوە لە ناو شار بڕۆنە دەرۆ شار. ئەوە بوو لە دەمە عەسرە هاو دوو تەیارە هاو قەسفی کرد بناپاڵمی تەقان هەر لە پیرم حامەوت هەتا بەردەرجی نەقلیاتی سلێمانینی تەکسیەکان لەوێ ناپاڵێکی تەقان یەکێکی لای تەنقاکە تەقان یەکێکی لەبەر بەلەدەکە تەقان یەکێکی خسبە ناو حەوشەکەی ئەمەوە. ئەوە بوو ژنەکەم و دوو مناڵ و ماڵی کاقار دوو مناڵ و ماڵی حەسەن دوو مناڵ و ئەو کاقارە خەڵکی سلێمانی بوو هاتبوون ئەوانش هاتبوون لەو حەوشەیە مابوون خۆی و دوو مناڵەکەی تیاچ. پارێزەرێکی خۆبەخشی کەیسی بۆمبارانی هەڵەبجە ئاماژە بەوە دەکات ئەگەرچی بەردەوام لاوڵدا بوون کە کەیسەکە بەرەو پێش ببەن و زیان لە کەوتوان قەرەبوو بکرێنەوە بەڵام تا ئێستا هەوڵەکانیان بێئەنجام بووە. ئەم کەیسە لە کاتی خۆی ئێمە بردمانە بەردەم محکەمە بەڵام بەداخەوە محکەمەکە مەسیری بەو ئاڕاستەیە ڕۆژ کە ئیتر لاواز بوو نەیتوانێت کەیسی تازەوە بگرێت. ئێستا بانگەشەکەین بۆی کاوجارێکی دیکە ئەم کەسە زیرو بکەینەوە لەسەر ئەساسیەوەی کاو کۆمەڵە شایەت حاڵ هەبن ئیسپاتی واقعەکە بکەن کە ئەو شتە ڕوویەوە و ڕوودانەکە چۆن بۆ کارەساتەکە چۆن بۆ بۆی بکەین بە کەیسێک و لە داهاتوە بکەین بە بنەمایەک بۆ دروستکردنی داوایەک لە بەردەم محکەمەی مەدەنیە بۆ داواکردنەوەی قەرەبوو. لە 26 چواری ساڵی 1974 هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسەوە بە چەکی قەدەغەکراوی ناپاڵم بۆمباران کرا. بەو هۆیەوە 50 هاوڵاتی شەید بوون و سەدانی دیکەش بریندار بوون جگە لە کاولکاری و ماڵوێرانیەکی بێئەندازە.